بەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم بە سپاسەوە لە شاری ڕانی ئەزیزەوەکەم هەڵبەت بەڕێوەبەرێتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین سەرپەرشتی و چاودێری خولی کارە دەستیەکان لە ڕانیاکات هەڵبەت ئەم خولە بڕیارە ئەمڕۆ دەست پێ بکات بزانین چەند ڕۆژەخانێت ئامانج لە بەڕێوەچوونی ئەم خولە چی ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر چارەسەرکردنی قەیرانی بێکاری لە ناوچەکەدا یاخود دەرخستنی توانا و بەهرەی گەنجان لە دەڤەری ڕاپەڕین. با سوپاسەوە بەڕێز ئارام پیرۆت بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ڕاپەڕینم لەگەڵایە. کاک ئارام بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. باش زۆر سپاس. زۆر سپاس. کاک ئارام با لەوە دەست پێ بکەین بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم خولە لەکوێوە سەرچاوی گرتووە گەر بۆمان باس بکەی. بەڵێ دیارە ئەم خولە پەرەپێدانی کارە دەستیەکان بۆ خانمان و گەنجان بەهرەداران لە ئیشی دەستدا لەلایەن ڕێکخراوی UNDP-ەوە سەرپەرشتی دەکرێت بە پشتیوانی قونسوڵی ئەمریکا. دیارە لەمەوە سەرچاوی گرتەوە ئەمە لە زۆربەی ئەمە دوم شوێنە لە کوردستان پێم وام خولە ئەنجام دەدەن و لە داهاتوشدا بەرنامان هەیە لە قەزا و ئیدارە سەربەخۆوەکان تریش ئەنجام بدەن. بەڵێ کەواتە کاک ئارام تا چەند گرنگە بەڕێوەچوونی ئەم خولانە کە لایەنە پەیوەندیدارەکان هەماهەنگی و کۆنتاکتیان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەبێ یاخود لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان هەبێت. بەڵێ بە تاکتی کۆنتاکتەکان لە هەر بوارێکدا بێت لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانی دەرەوە بە تایبەتی بە تاکید کۆمەڵە ئامانج و ئاهدافی خۆی هەیە و کۆمەڵە سووری تایبەتی هەیە. دیارە بەهرەمەندانی کارە دەستیەکان لە هەر سنووری لە کوردستاندا زۆرن بەڵام نتوانرەوە کۆ بکرێنەوە یان نەتوانرەوە پەرە بەتوانەکانیان مدرێت. دیارە هەدەف لەکردنەوەی ئەم خولە لە هەر سنوورێک بۆ ژمارەیەک لە گەنجی سنوورەکە و پەرەپێدانی توانەکانیان لە داهاتوودا بۆ ئەوانێک کە کاری تەز دەکەن هەم لە ڕووی کەلتوریەوە پێشخستنیەکە بۆ وڵاتەکەمە هەروەها لە ڕووی هەلی کارەوە ڕەخساندنی هەلی کار دێ بۆ کارەکانیان بۆ کۆمەڵە گەنج کە بەهرەمەندی و ئیشی کاری دەستی دەکەن. بەڵێ کاک ئارام وەک پێشتر ئاماژەمان پێەیە ئەمڕۆ خولەکە دەست پێکات چەند ڕۆژە خایانێت؟ بەڵێ دیارە خولەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژ دەست پێ دەکات ماوەی 5 ڕۆژ دەخایەنێت و 24 گەنج بەشدارن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. دیارە کۆمەڵە مەرجیان هەیە بۆ ئەوانی کە بەشدار بن خەڵکێکی زۆری تر ڕاستی حەسکی بەشدار بێ بەڵام دیارە ئەوانیش بە پێڕێنماکانی خۆیان کە لەگە ئێمە تەنسیقیان کردووە هەر منجالی ئەوەندە هەبوو لە ئێستادا و ئەم خولانە بەرداوامیان دەبێت لە داهاتوودا هەم بۆ ئەوانەی کە ئەمڕۆ ئەو هەفتەیە خولەکە دەبینن هەم بۆ ئەوانەی کە بەشداریش نەبوون هەوڵ دەدەین لە خولی تردا بەشداریان پێ بکەین. دیارە ئەمانی ئەمڕۆ بەشدارن کۆمەڵە تەخەڕوجی زانکۆ پەیمانگاکانن لە گەشت و گوزار و لە پەیمانگای هونەرە جوانەکان بە تایبەتی لە بواری ئیشی دەستدا. ئەمانە مەرجێکی ئەوەیە کە نابێت دامەزرابن نابێت فەرمانبەرن لە هیچ دایرێکە دانەمەزراون و حەز و خولیای ئەم ئیشانیان هەیە و شارەزایان هەیە. دیارە لە ڕێگەی ئەو خولەوە دێت زیاتر پەرە بەتواناکان درێت لە ڕێگەی کەسانی شارەزاوە. بەڵێ کاک ئارام لەسەر ئاستی باڵا لایەنە پەیوەندیدارەکان کێ بەشداریە کات ئەمڕۆ لە مەراسیمیکردنەوەی ئەم خولە یاخود بڵێن چەند ڕاهێنەر و چەند مامۆستا بەشداریەکەن لە ماوەی ئەو 5 ڕۆژەدا؟ بەڵێ بە تاکید ئەم خولە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز ئەمەلخانە سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار دیارە ئەمڕۆ بۆ خۆشی بەشدار دەبێت لەم خولەدا ئەمان سەرپەرشتی دەکەن و ئێمە هاوکار و لەگەڵ ڕێکخرا و قونسوڵی ئەمریکا هاوهاور و هەماهەنگین بۆ جێبەجێکردنی خولەکە وە کۆمەڵە کەسانی شارەزا لێرەکانە بەشداری دەبن لە بەهێزکردنی بەهرە و تواناکانی ئەم گەنجانە. بەڵێ کاک ئارام وەک خۆت ئاماژە پێیا بڕیار وایە لە ناوچەکانی تریش ئەم خولانە بکرێتەوە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە بەپێی پلانی دەستەی گەشت و گوزار لە داهاتوودا لە کوێتر ئەم جۆرە خولانە ئەکرێتەوە ئایا هەر لە دەڤەری ڕاپەڕین لە ناوچەکانی تری ڕاپەڕینیش ئەکرێتەوە جگە لەو ناوچانی تر کە بەڕێستان پێشتر ئاماژەتان پێەیە؟ لە ڕاستیدا ئەمانە ئەوکو بەردامەکەی خوان لە بەشێک لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆوەکان دەیکەنەوە لە سنووری ئێمە وابزانام دووەم شوێنیان سێم شوێنی کەم خولە دەکرێتەوە. ئەمە کۆمەڵە پێداویستی هەیە پێویستی بە قاعەیە پێویستی بە ئامادەکاری پێویستی بە شوێنی مانەوەی مامۆستا و ڕاهێنەرەکانە لەوانەیە لە هەموو شوێنێک ئاسان نەبێکردنەوەی بەڵام ڕانیش دیارە یەکێک لەو شوێنانەی کە دەتوانێت ئامادەکاریانە دابین بکات بە داهاتووشدا ئێمە هەر شوێنێکی ترمە بەستیان بێت ئەوەی پێمان بکرێت بە تەئکید ئێمە هاوکار و هەماهەنگیانین بەڵام ئەمەی ئەمڕۆ بەشداران 24 کەسە سنووری هەموو ڕاپەڕینە ڕانیە نییە سنووری هەرسێ قەزای ڕانیە و قەڵازێ و حاجیاوە.
بەڵێ کاک ئارام لە دوا ڕۆژی خولەکەدا ئەوانەی کە براوە بوون خەڵا دەکرێن یاخود ئەم خولانە تا چەند توانای گەنجان و بەهرەمەندان لە دەڤەرەکەی خاتە ڕوو ئەمە تا چەند کاریگەریە بێت بەڵێ بە تەکید خەڵاتی تێدا بەڵام ئەمان ڕاستێکی ئەمە خولێکە بۆ بەهێزکردنی توانای ئەم گەنجانە ئەمە پێشبڕکێ نییە بڵێ یەکەمەکە چی و دووەمەکە چیە نا بەڵام هەمویان خەڵات دەکرێن وەکو بەشداربوویەکی خولەکە و لە داهاتووشدا هەر ئەمە یەکەم خولیان ناوێت هەم ئەمانە و هەم کەسانی تریش کە خولەکان بەردەوام بۆ بەوەی تواناکانە زیاتر بەهێز بکرێتەوە زیاتر سوودیان پێ بێگەێنرێت لایەن کەسانی شارەزاوە خولەکان هەو بەردەوامیان دەبێت. بەڵێ کاک ئارام جگە لەوەی کە ئەم 24 خوێندکارە بەشدارن ئایا کەناڵەکان بۆ نمونە یاخود نوێنەری ڕێکخراوەکان بەشداریەکەن لە خولەکەدا بەتایبەتی لە یەکەم ڕۆژ یاخود بڵین کۆتا ڕۆژ بەتەکید بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان ڕاگەیاندکارەکان زۆربیان بەڵێ لێرەکانە پەیامی خۆیان دەبێت و ڕاگەیاندنی خۆیان دەبێت و ئیشی خۆیان دەبێت بەشداری خولەکە دەکەن بەڵام نەگۆک بەشدار بوویەکی ئەندامێکی خولەکە وەکو پیشەی خۆیان بەڵێ ئێمە لە پێشوازی میوانەکانشدا ماوەی 5 ڕۆژ دەبێت هەر کەسێکی تریش بێت بێت کە سەرنجێکدایان بێت زانیاری وەرگێک یاخود بێت شارەزایەک زانیارێک وەرگێت لەسەر خولەکە ئێمە بە تەکید هاوکارە هەماهنگیان لەبن ئوستاز یەک شت ئەمەی کە زۆر گرینگە لەم خولەدا لە ڕاستیدا ئەمیش ئەوەیە ئەمە ئێمە وەکو گەشت و گوزار هەماهنگیان دەبین هەم بۆ ئەنجامدانی خولەکەەوە هەم لە داهاتووشدا بۆ مارکێتینگ بۆ ئەوەی بە بازارکردنی ئیشەکانیان چونکە کۆمەڵش لەم بەهرەمەندانە کە فێری ئیشی دەست دەبن لە هەر بوارێکیاندا بێت لە بواری چنیندا بێت لە بواری میرو کۆمەڵە ئیشی داردا بێت ئیشی تەختەدا بێت کە هوەرەکەی خوانی لەسەر جێبەجێ دەکەن ئێمە هەوڵ دەدەین بە بازارکردنیان بۆ بکەین لە ڕێگەی گەشتیاران لە ڕێگەی ئەو کەسانێکی حەز و خولیای کڕینی ئەم ئیش و کارە دەستیانیان هەیە و ئێمە لە ئێستا و پلان و بەرنامانەیە کە لە داهاتوودا بتوانین هەلی بە بازارکردنیان بۆ بدۆزینەوە و شوێنیان بتوانین بۆ دابینکەین بووی بتوانن حەرز و شتی کارە دەستێکە هوەرەکانی خۆیان بکەن یاخود فیستیڤاڵ و پێشنگای تایبەتیان لە داهاتدا بۆ بکەینەوە بۆی بتوانن ئەو ئیشە دەستیانە بەهرانێکی هەیەە پێشانی خەڵکو و گەشتیار و سەیرانکەرانی بەڵێ بەڕێز ئارام پیرۆت جیاواز لەکردنەوەی ئەم خولە وەک بەڕێوەبەرێتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین ئامادەکاریەکان چۆنە بۆ سەری ساڵی نوێ بە تایبەتی هاتنی گەشتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراق خول لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی بڵێ دیارە بە تاکید ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار بۆ هەم بەڕێوەبەراتە گشتیکار هەموو ساڵە بەرنامە پلانی تایبەتی خۆمانەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە تایبەتی کە لە بۆنەکاندا کە یەکێک لە بۆنەکان سەری ساڵەکە لە پێشمانە کە سەردانی سنوورەکەمان دەکەن ئاگدارکردنەوەی سەرجەم ڕێستۆرانت و شوێنە و بنکە گەشتیاریەکانە لە شێوەی کافتریا و ڕێستۆرانت و مەطعەمەکان بۆ ئەوەی ڕاستی ئامادەکاری بکەن بۆ پێشوازیکردن لە میوانەکان ئاگدارکردنەوەی شوێنەکانی مانەوەی لە شێوەی هۆتێل و مۆتێلەکانە بۆ ئەوەی ئەوەندەی بکرێت ئامادەکاری بکەن بۆ پێشوازیکردن لە میوان لە ڕێگەی لیژنەکانمانەوە لە بازگەکان لیژنەکانمان لە بازگەکان سەردانی بازگەکان دەکەن پێشوازی لە میوانەکان دەکەن ئێمە بە خۆشحاڵیەوە ماوەی ساڵەکە لە مەرزی چێلەی نێودەوڵەتی کە دەکەوێتە سنووری قازای پشدەر ئەم مەرزە دیارە ماوەیەکە کراوەتەوە ساڵێک زیاترە و ژمارەیەکی زۆر مانگانە گەشتیان لە ڕێگەی ڕوو لە سنوورەکەمان دەکەن لەوێ ئێمە لە ڕێگەی بنکەی گەشت و گوزاری پشدەرەوە ئەمەی بکرێت پێشوازی و هاوکار و هەماهەنگی گەشتیاران دەبین کە دێنە سنوورەکەن. بەڵێ کەواتە کاک ئارام وەک پێویست شوێنی مانەوە بۆ گەشتیاران دابین کراوە لە ناوچە جیاوازەکانی ڕاپەڕین لە ڕاستیدا ئێمە وەکو شوێنی مانەوە گرفتی شوێنی مانەوەمان هەیە بۆ گەشتیاران ئەمەی هەیە بەڵام ڕاستێکی زۆر کەمە ئێمە دوو کێشەمان هەبوو لە ڕابردوودا هەم شوێنی مانەوە بۆ گەشتیاران و هەم ڕێستۆرانت و چێشخانەکان بۆ گەشتیاران کە دێن ئێمە لە ئێستادا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کێشی ڕێستۆرانتەکانمان بە تەواوەتی چارەسەر کردووە ئێمە دەیان ڕێستۆرانت و چێشتخانە لە ماوەی ئەو 2 ساڵەدا کراوەتەوە کە هەر یەکەیان توانای لە خۆگرتنی زیاتر لە 200-300 کەسی هەیە لێ کادا بەڵام لە ڕووی شوێنی ماناوەکەوە ڕاستی شوێنەکانمان کەمە لە هەوڵی چارەسەرکردنی ئەم گرفتەش داین لە ڕێگەی کەرتی تایبەتەوە. بەڵێ بە هیوای چارەسەرکردنی ئەم گرفتانەش کاک ئارام بەراورد بە ساڵی ڕابردوو تا ئێستا گەشتیاران چەند هاتوونەتە دەڤەری ڕاپەڕین جیاواز لە ساڵی ڕابردوو ئەگە بە ژمارە یاخود زانیاری لاتان بێت بۆمان بخەیتە ڕوو مەبەست ئەم ساڵە بەڵێ ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو تا ئێستا بەڵێ تاکو ئێستا بێ ئەوەی سەری ساڵ
حساب بکرێت ینی ئەم سەری ساڵە کە زیاتر ماوە لە ئێستادا نزیکەی 300,000 ڕاستی گەشتیار و سەیرانکە ڕۆیان لە سنوورەکەمان کردووە. جیاوازی هەیە لە چاو ساڵی ڕابردوو کەمی کردووە یاخود زیادی کردووە کاگارام؟ بەڵە زیادی کردووە. بڵێن دوو بەرامبەر زیادی کردەوەش بەهۆی کۆمەڵە بنکە و شوێنی گەشتیاری. بەڵێ کاگارام جیاواز لە ساڵی نوێ هەڵبەت کە وەک باسی کرد ئامادەکاریتان کردووە بە پێشوازیکردن لە گەشتیاران ئەی بۆ وەرزی زستان چه ئامادەکاریە کراوە بۆی گەشتیاران ڕوو لە ناوچەکە بکەن؟ دیارە چالاکە گەشتیارەکان دیارە زۆرن بەتاکید ئێمە ڕوومان لە وەرزی زستان ئێمە پێشتر چالاکێکی ئەسب سواریمان فستیڤاڵی ئەسب سواریمان ئەنجامدا لە دەربەندی ڕانی نزیکەی مانگێک بەر لە ئێستا ئێستاش کە بەرە وەرزی زستانەوە بەفرێک دەبارەی ئێمە لەو شوێنانی کە سروشت زستانی بەفری لێ بەڵا بەتاکید چالاکی زستانیمان دەبێت. بەڵێ کەواتە کاک ئارامە خۆ داماژەت پێیا تا چەند گرنگە ئەو جۆرە بۆنانە و جۆرە فستیڤاڵانە لەم وەرزەدا ئەنجام بدرێت بۆ ئەوەی سەرنجی زیاتری گەشتیاران بەلای خۆی دەڕابکێشێت. بەتاکید لە هەموو وەرزەکان لە هەموو چالاکیەکی گەشتیاری سوود و تایبەتمەندی خۆیەوە حەز و چێژێکی تایبەتی هەیە لە ڕان گەشتیار و سەیرانکەران کە دەیبینن بەڵام بەڕاستی چالاکیەکانش پێویستیان بە دەعم و ئیمکانیاتە یعنی ئەوە نیە هەشتێک بتوانێت بە ئاسانی بیکەێنش پاڵپشتی دەوێت لە ڕاستە پاڵپشتی دارایی دەوێت پاڵپشتی معنەوی دەوێت ئەمە ئەوەی کراوە لە زۆربەی سنوورەکاندا کردومانەوە بە پێی پێویست ئەنجام درراوە بەتاکید هەتاوەکو زیاتریش بکرێت کارێکی باشترە. بەڵێ کاگارام لە ئێستا چەند ناوچەی گەشتیاری بە شێوەیەکی گشتی لە ڕاپەڕینێ ئەو ناوچانەی کە گەشتیار بە شێوەیەکی گشتی سەردانیەکەن لە دەڤەری ڕاپەڕین؟ ئێمە لە سنووری ڕاپەڕین کە هەرسێ قەزاکە لە خۆی دەگرێت ڕانی و قەڵاز و بژدار نزیکەی 100 ناوچەی بە سروشت گەشتیاریمان هەیە بە سروشت گەشتیاری و نزیکەی 150 مۆڵەتی گەشتیاریمان هەیە لە ڕووی سەیرانگە و ڕستۆرانت و هۆتێل و مۆتێلەکان بۆیە بەڵام نزیکەی لەوانێ بۆ 30 شوێن ناوچەی گەشتیاری فراوانمان هەبێت کە بۆ دەربەنێکەکە لەو شوێنانەکە گەشتیار ڕووی دەکەن. بەڵێ کاک ئارام ئەپرسم ئێمە چی بکەین یاخود تا چەند سوودمان لە ئەزمموی وڵاتان وەرگرتووە بۆ ئەوەی گەشتیاری زیاتر سەرنجی گەشتیار ڕابکێشین بۆی سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بۆ نمونە وڵاتانی دراوسە یاخود جیهان بە شێوەیەکی گشتی ئایا ئێمە سوودمان لە ئەزمموی وڵاتان وەرگرتووە بۆی بتوانین گەشتیاری زیاتر ڕاکێشین جگە لە باشوور و ناوەڕاستی عێراق نەخێتبا لە وڵاتانی دەرەوەش سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن لە هەرێمی کوردستان ئێمە چیمان کردووە یاخود لە داهاتووە دەستی گەشت و گوزار چی لە پلاندایە؟ بەڵێ بەتاکید دیارە ئێمە سوودمان وەرگرتووە بە پێی پێویست ڕاستەکەی خۆمە ئەو وڵاتی ئێستا تێدا دەژین دەزانین وەزعەکان ئێستا جیرانەکانمان چۆنە شەڕێک و وەزعی لە سنوورەکەدا خۆ دەزانین لە ڕووی ئەمنیەوە ڕاستە عێراقی نەگرتووە شەڕێکە لە سووریاییان پێشتر لە عێراق بووە بەڵام بۆ وڵاتە بۆ ئەجنەبیەکان ڕاستی عێراقێکی لە وڵاتە نزیەکان بەڵام بەتاکید ژمارەیەک گەشتیاری بیانی ڕوو لە سنوورەکەمان دەکەن بەڵام لەوانەیە ژمارەیان کەم بێ من لە هەوڵی زیادبوونی دایم بۆیە ئەم گەشتیارانی کە دێن زیاتر گەشتیاری ناوەڕاست و خواری عێراقن و بەشی کشیان گەشتیاری ئێران و ژمارەی گەشتیارە بیانەکان بە دڵنیایی وردەوە دەڕوو لە زیادبوون دەکات کۆمەڵە گەشتیاری زۆر بە تایبەتی لە ساڵە ڕابردوو لە ڕێگەی گروپاتەوە هاتووە بەڵام لە ڕاستای ئێمە وڵاتێکی گەشتیاری زۆریش پێشکەوتوونین حکوومەت تاکو ئێستا بە پێی پێویست ڕاستەکەی لای لە کەرتی گەشتیاری نەکەوتەوەکو حکوومەت بەڵام ئەوەی هەیە کە دەکرێت ڕاستەکە لە ڕێگەی کەرتی تایبەتەوەی بە زۆری لەنە تاکو ئێستاش حکوومەت ڕاستە لە بەرنامە و کارنامەی خۆیدا ناوی گەشت و گوزار لەگەڵ ناوی کوشت و کاڵ و پیشەسازی دێنێ بەڵام لە ڕووی عملیەوە لە ڕووی داراییەوە ڕاستی کەمترین دەعم کراوە بە پێشخستنی کەرتی گەشتیاری لە کوردستان. بەڵێ کاک ئارام کەواتە پێشبینی ئەکەن یاخود بڵێن با پرسیارەکەم بگۆڕم جارێ قەیرانی دارایی نەبوونی موچە تا چەند کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری کردووە لەسەر ئاسی ناوخۆ هەرێمی کوردستان ئێمە باسی باشوور و ناوەڕاستی عێراقمان کرد بەڵام لەسەر ئاسی ناوخۆ نەبوونی موچە قەیرانی دارایی کە بەرۆشی هاوڵاتیانی گرتو ئەمە تا چەند کاریگەری لەسەر ناوچە گەشتاریەکانە بێت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. ئەمە دەکرێت بڵین زەرمەند یەکەم کەرتی گەشتیاری لە دوای لە ساڵی نزیکی 2013ەوە تقریبان کە شەڕی داعش و ئەزمەی دارایەکە دروست بووە تا ئێستاش بە نەبوونی موچە و خراپی وەزعی دارایەکە گەورەترین زیان بە کەرتی گەشتیاری گەشتووە چۆن کەرتی گەشتیاری لە وەزعێکی دارایی باش و لە وەزعێکی ئەمنی باش گەشە دەکات بەتاکید ئەم وەزعانەی بۆ هەر بزانیاری جەنابەت لە ساڵی 2012 بۆ 13 زۆربەی قەزاکانیش نزیکەی 2 بۆ 3 ملیار دیناریان لا حکوومەتەوە بۆ دانرا بۆ ئەنجامدانی پرۆژەی گەشتیاری هەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکاندا لە مانگی یەکەم و دووەمی پرۆژەکاندا کەمترین سلفەوە نەگیرا بوو دیارە بودجەکان
نەما و پرۆژەکان ئەوەندەی کە ئیشێکی کەمیشیان کرد 115 پرۆژەکان تا ئەم دقەیەش وەستاون و ئەکسەرێتی پرۆژەکان نەکەوتونە بواری جێبەجێکردنەوە لەبەر ئەزمەداراییەکە و هیچ بڕەپارەیەکی تریش بە پێی پێویست دانەندراوە تاکو ئێستا بۆ بڕێکە باسم کرد بە ملیار دینار بۆ پێشخستنی کارتی گەشتیاریەکە بۆیە ئێمە بەردەوام لە ڕێگەی دەستی گەشت و گوزارە داوامان لە حکومەتە بۆکە بودجەیەکی تایبەتمان بۆ دانێت بۆ پەرەپێدانی ناوچە گەشتیاریەکە. باشە بەڕێز ئارام پیرۆت بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین سوپاس ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.